کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێم بە مەبەستی دامەزراندنی 535 کارمەند بە شێوەی ئۆنلاین فۆرمی دامەزراندنی بڵاو کردەوە. وتەبێژی کۆمسیۆنیش ئاماژەی بۆ کرد. هەموو هاوڵاتیەک دەتوانێت فۆرمەکە پڕ بکاتەوە و داوای دامەزراندن بکات لە کۆمسیۆنەکە. کاستین بە بەکارهێنانی هەموو تەکنیکە پێشکەوت و سەرکەوتوەکان لە دنیادا بۆی کە بتوانین بە کەمترین تێچوون و بە کەمترین کات و کولفە بتوانین لە کاتێکی باشدا هەڵبژاردنەکان ڕابگەینین و لە کاتی خۆیدا هەستین بە ئەنجامدانی هەموو هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا بۆ دڵخستنەوەی دەستی حیزب لە ناو کۆمیسیۆندا کە مەژوا دەکا متمانەکە زیاتر بێ و هاوڵاتیان متمانیان بە دەنگی خۆیان زیاتر بێ لە کاتی دەنگداندا. هاوڵاتیانی ناوچە دابڕەوەکانیش دەتوانن فۆرم پڕ بکەنەوە. هەر کەسێک دەتوانێت ئەو فۆرمە پڕ بکاتەوە، تەنانەت کادر و ئەندامانی حیزبەکانیش. بەڵام لە پاش وەرگرتنیان دەبێت دەستبەرداری کاری حزبی بن و مەرجی سەرەکی بێلایەنیە. لەلایەن هاوڵاتیوانەیە ئەو فۆرمانە لەلایەن لیژنێکی تایبەتەوە شۆڕلیست دەکرێت. نەتیجەی ئەو شۆڕلیستە ئەخرێتەوە بەردەمی نەتیجەکەی ئیعلان نەکرێت لە هەموو کەناڵەکانە و لە سایتەکەی خۆشمانەوە. اینجا ئەچێتە قۆناغی دووەمەوە لە قۆناغی دووهەمە چاوپێکەوتنە. دوای نەتیجەی چاوپێکەوتنەکە بڕیار لای لیژنەکە نییە، بڕیاری کۆتایی لەسەر دامەزراندنی هەر بە ڕێزێک ئەکەوێتەوە لای ئەنجومەنی کۆمسیاران کە پێکاتوە لە نۆکەسەکە و ئەندامەکە. پرۆسەی دامەزراندنەکە بە دوو قۆناغ ئەنجام دەدرێت. سەرەتا لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمەوە دەبێت بە شێوەی ئۆنلاین و دواتر بە ئامادەبوونی نوێنەری نەتەوە یەکگرتووەکان چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسانەدا دەکرێت کە خاڵی پێویستیان بەدەستهێناوە بۆ دامەزراندن. مەرجە و زۆریش مەرجە ئەو کەسێک کە لە کۆمسیۆنی شەکە دەبی بێلایەن بی و ئەو کەسێک کە داش دەمەزرێ پێشەوەی دامەزرێ قەواعید سلوکی پێپڕ دەکرێتەوە بۆ ئەوی بێلایەن بێتن بۆی کار بەپێی ئەو ڕێنمایی و ئەو یاسایی کە کۆمسیۆن بۆی دانراوە بکات. لەوانەیە پێشتر بەڵام کە دامەزرا دەبی بێلایەن بی و کار لۆ هیچ لایەن نەکاوە. بەڕاستی ئەوە لە کۆمسیۆن یعنی لە شتەکانە کە قبول ناکرێتن لەوانەیە مۆزەف لای ئێمە بە هەموو شێوەیەک کاری دەبین، بەڵام لەو مەسەلا بە هەموو شێوەیەک هەر هەموو ئەنجومەن دژی دەڕادەوە. ئەندامانی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم لە ساڵی ڕابردووەوە دیاری کراون، بەڵام تا ئێستا پێداویستیەکانی دیکەی کۆمسیۆن دابین نەکراوە. لەم هۆڵە بچووکەی پشتمەوە باس لە حکوومەتی وڵاتێکی گەورە کرا کە تا ئێستا داتایەکی پاک و بێساختەی نییە بۆ تۆماری دەنگدەران لە هەڵبژاردنەکاندا. بۆیە پلانێکی نوێ دەبێت هەبێت بۆ پاکردنەوەی ئەو دەنگە ساختە و کەسە مردوەکان کە ناویان هەیە لە تۆماری دەنگدەراندا. بەرزان مەلامین NRT هەولێر.